والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين، رضي الله عنا وعنهم أجمعين. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، لە بابەتەکانی عەسرا کە عادەت ئێمە باسی کەبائیرەکەین، واتە تاوانە گەورەکان. ئەمڕۆ ئینشاءالله بە ئیزنی خوای پەروەردگار ئەگەین بە کەبیرەی شەشەم، الکەبیرەة الخامسە، کەبیرەی واتە تاوانی گەورەی پێنجەم کە ئیمامی ذەهەبی لە کتێبی ئەلکەبائیرە وا تەصنیفی کردووە، یعنی وا تەرتیبی کردووە کە بەو شێوازە بێ. یەکەم دانە کە باسمان کرد شەریک قەراردان بۆ خوای پەروەردگار، دووهەم دانە کە عەرزمان کردن قەتڵی نەفس، سێیەم سحر، چوارەم کە دوێنێ عەرزمان کردن تەرک الصەلا، واتە نوێژ نەکردن یان وازهێنان لە نوێژ، پێنجەم کە ئەمڕۆ الکەبیرەة الخامسە کە ئەمڕۆ ئەچینە سەری تاوانی گەورەی پێنجەم، منع الزەکا، واتە وازهێنان لە زەکاتدان یان زەکات نەدان. زەکات نەدان یەکێکی ترە لەو گوناحە گەورانەی کە خوای تەعالا هەڕەشەی لێ کردووە و پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم سزای توندی بۆ داناوە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ووەیل للمشركين. كم مشركين؟ الذين لا يؤتون الزكاة وهم بالآخرة هم كافرون. ويل وسزاي جهنم بوكي بو مشركة كان، بوكي بو مشركة كان. مشركة كان كين؟ فايت على باس يعنكا مشركة كان كين أفرمي الذين، يعني معناه ويا ما أنا مشركا شو خوي تعالى باس يعني أكاد، يعني دانا نامنتي لسورة فصلت آيات 6-7. الذين لا يؤتون الزكاة، أوانيك زكاة نادا، وهم بالآخرة هم كافرون، وباورشان بالرجي قيامة وباداشتي قيامة نية. يعني أما هالرشي خوي تعالى وويل للمشركين الذين لا يؤتون الزكاة وهم بالآخرة هم كافرون. وقال وهروها خوي تعالى فرمي والذين يكنزون الذهب والفضة، سورة توبة آياتي 34 و 35. والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون. آياتك دقكي تفسيرك، يعني معناكي آبم شوازة تانية براسي أو كسانيك زكاة نادن وأيكن بگنجينو خريكي خر كردنين، يعني خريكي خر كردني پاراو پولن آلتونو زيوكاني أو كاتا پاراو پول بو، خريكي كو كردنوي آلتونو زيو دولارو ديناركاني خواننو هر يقرنو خر يكنو لينا بخشن لبيناوي خوايا أوانا مجدي سزايكي زور بآزاريان بيبدأي محمد صلى الله عليه وسلم. للروجك يوم يحمى عليها في نار جهنم، للروجك كأو باريا سبحان الله لنا آقري جهنم آقر مكريه، يعني هناك باركنيا داخل كريه بو باري خوان تويلو قبرغو پشتياني بي داخ أكريه بيانا وتري هذا ما كنزتم لأنفسكم أأميا إيوة بوتا خرطانا كردو ليتان نأبخشي لبيناوي خوايا فذوقوا ما كنتم تكنزون. بتشيجن آويك خرطانا كردو ليتان نأبخشي. لحديث هاتوا وكو إيسا دواي أما باسيكي كأو سزايا سزاي جهنم نية، أو سزايا سزاي جهنم نية، أو سزايا سزايا كبيش جهنم. للروج قيامته همو عالم كوكراونتوا
هەیە هاە ژێر سێبەری خوایە، هەیە حاڵە هەرێکی حاڵێکی ئەمانە لەو ڕۆژەش هەر لە عەزابە، لەو ڕۆژە کە 50,000 ساڵە ئیتر بێجگە لە عەزابی جەهەنەم. پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ صلی الله عليه وسلم: ما من صاحب إبل، هیچ خاوەن حشترێک نییە، ولا بەقەڕ، و هیچ خاوەن مانگایەک نییە، ولا غەنەم، و هیچ خاوەن مەڕێکیش نییە، لا يؤدي منها زكاتها، کە زەکاتەکەی لێنادا إلا بطح، واتا لەسەر دەم أي خل الروج قيامتها لها إلا بطح لها يوم القيامة بقاع قرقر تنطحه بقرونها وتوطئه بأخفافها، كلما نفذت عليه أخراها آدت عليه أولاها. للروج قيامة أوانا لسر دم أيان خن حشترو مانغاو مرو أوانا چی هەیە بەردەوام گێرە ئەکەن بەبان پشتی ئەماتێن و ئەڕۆن، ئەم تەواوە بێ ئەو تێتەوە، ئەم تەواو ئەبێ ئەو تێتەوە، بەو شێوازە عەزاب ئەدرێن حتا محاسبەی ڕۆژ قیامەت تەواو ئەبێ، حتا يقضى. ئەمە یەکە ئەڵێن یعنی ئەمە جەهەنەم نییە، ئەمە باسی ڕۆژی محاسبەکە. حتى يقضى بين الناس في يوم كان مقداره 50,000 سنة ثم يرى سبيله. أمجا دو أم عذاب طول دريجة أمجا يا أوتاني بو بهشت أن يرد يا أوتا بو جهنم. يعني وما من صاحب كنز، هر كسي كشخاوان باربي لا يؤدي زكاته زكاتكي ندى إلا مثل له كنزه يوم القيامة شجاعا أقرع. تا كوتاي حديثك پیغمبر صلى الله عليه وسلم فرمي للروج قيامة أو بارو بولي أبيت أجدهايك بردوام قبي بياكا وأدري بيوا حتى قيامة توابه، يعني حتى محاسبك توابه. وقد قاتل أبو بكر الصديق رضي الله عنه مانعي الزكاة وقال: والله لو منعوني عناقا كانوا يؤدونها إلى رسول الله صلى الله عليه وسلم لقاتلتهم على منعها. أبو بكر الصديقيش لسردمي أبو بكر الصديق كساني كبن هلا قريان ولا إسلام، يعني كساني قال قرانوا كساني قال قريانوا، يعني بس زكاة نادي، يعني بس زكاة نادين، يعني مسلماني نيوجكين حاجكين رجوكين بس زكاة نادين. إمامي أبو بكر الصديق فرمي: والله أجر يك بچك كارك يك، يعني أجر زكاة يعني بكوي بيك بچكي بزنيك كارك زكاة يعني بكوي نيدا لقال أنا أجنقم حتى أيدا، لقال أنا أجنقم حتى أيدا. يعني أمام بستي چیە لەیرە ئیمامی ئەبوو بەکر؟ طبعا مەبەستی ئەوەیە طبعا ئەوان خۆنیان شەوت زەکاتەکە هەر نادەین، ئەیانوت زەکاتەکە ئەدەین بەس خۆمان ئەیدەین. ئاخر خۆی لە دەوڵەت ئیسلامە زەکات ئەبێ بدرێ بە دەوڵەت دابەشی کاتە سەر فەقیر و هەژارە، چونکە هەر کەسێ خۆی بۆ خۆی زەکات بدا وەکو ئیمڕۆی لای خۆمان زەکات ئەوێت هەرکێ بۆ خۆی. لە ڕاستیە ئەمە زەکات نییە ئێمە ئەیدەین حەقیقەت، يعني أما بس وكوا كابراوتني فرزكمان لكولا بيتوا أجينا خوي للراسية أبي حكمت لجني هبي باري دانا بدانا دولة منكان بزاني ملك سامانيان بزاني هموي نسرابي بوصل للاي حكومت هبي ناوي هرشي فقيريش هبي بو زكاتي كلا دولة منكان كو أكريتوا توزيع أكري بسر فقير كان ببيي نسبة هر كسي وحقي خوي. طبعا أقربوش يوازب به باور بك يك فقير لدولة إسلام نامينة ويك فقير، چونك دكتور علي قرداغي أيود حساب ما نكردوه بالتخمين، طبعا حساب يعني كردوه هيشتا يعني سطلسطش يعني حساب نكردوه قشتي حساب ما نكردوه بس شركات شوينة دولة منكاني ولاتي إسلام نزيكي 400 مليار دولار زكاة يعني كفي صالانة. أما هي بس أواني كومبانيا زور قوركان أواني كزور ديارم يعني. بويا دكتور علي قرداغي أيوه طبعا أو اختصاصي هي بروفيسورة لزانكوي
قطر دەیەها بەحسی هەیە لە بواری زەکاتە و کابرایەکی زۆر متمەکنە و لە زۆربەی کەناڵە ئاسمانیەکانی عالم و طبعا ڕئیسی علەمای ئەمینی عامی علەمای مسلمینی عالەمی ئیسلامیە و لە زۆربەی کەناڵە فەزائی و ئاسمانیەکانی عالەمی ئیسلامی بۆ فتوای مەجالی پارە و زەکات و ئەمانە ئەوە هێنن زۆر بەتوانایە لەو بوارە ئەیوت ئەگەر بێت و ئەو زەکاتە بەڕێکوپێکی وەربگیرێ بەڕێکوپێکیش تەوزیع بکرێ یەک فەقیر نامێنێتەوە. بەداخەوە ئەمڕۆ لە وڵاتانی ئیسلامە دائیرەی زەکاتمان نییە بۆیە زەکاتەکە ئەبەم شێوازە تەوزیعەکرێت کە من و تۆ تەوزیعێک. ئێستا حالیەن لە زۆربەی وڵاتانی ئیسلامە زەکات ئاوا بە هەدەرە ئەچێت هەروە ئەچێت لە ئەخیرشا کەس خێرەکەی لێ ناوێنێت. ئەو زەکاتە زۆرە گشتی ئەفەوتێ گشتی ئەفەوتێ کابرایەک دیوارە هاتبوو لای مامۆستا نزیکەی ناوی 20 ئەوە نەس یعنی خەڵکمان لەلایە عایلەی وا هەیە 23 نەفەرە یەک زایەکی نییە هیچ نییە ئیلا ئەوەی خەڵک یارمەتێدا یعنی لە ڕۆژەکە یەک وەجبە خواردن هەیە لەوە زیاتر نییە. مەبەستم ئەوەیە کە دەیەها و سەدەها بەڵکو هەزارها و عایلە هەیە لەم کوردستانە و لەم عێراقا ئێستا ئاحاڵی وایە بەڵام زەکاتەکەشمان بە هەدەر ئەچێت و کەسیش نازانێت چۆن سەرفەکرێت و ئیسفادەیەکی وای نییە بۆ موسڵمانان یعنی کەم جا زەکات ماڵێکی لە نەکبەتی دەرکردووە. خوای تەعالی فەرمێ ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة. وانزانن ئەو کەسانی کە هەیانە و خێری لێ ناکەن سەدەقە و زەکاتی لێ دەرناکەن خێرە بۆیان بەخوا ئەو پارە لە ڕۆژی قیامەتە ئەکرێتە ملیان وەکو تەوق لە ئاگری جەهەنم خوا پەناماندا هیچ سوودێکی نییە. ئەمجا زەکات هەر ناوەکەی ها لە خۆیان زەکات یعنی تەهارە و نمو زەکات ماڵەکەت پاکەکاتەوە گەشەش بە ماڵەکەت ئەدا دەروونت پاکەکاتەوە لە هەموو نەخۆشیە پیسیەکان و هەروەها گەشەش بە لاشەت ئەدا لە هەموو نەخۆشی و بەڵایەک ئەتپارێزێ. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ هەر کەسێ منعی زەکات بکە ئێمە بە زۆر ئەڕۆین زەکاتەکەی لێ وەرەگرین و پاشان نیوەی ماڵەکەشی ئەبەین لەبەر خاتری ئەوەی کە منعی زەکاتی کردووە. یعنی لە ئیسلامە عقوبەی ئەو کەسەی کە زەکات نادا بڕۆی زەکاتەکەیشی لێ بسێنی و پاشان نیوەی ماڵەکەشی ببەی لە عقوبەیە بۆ ئەوەی تر جارێکی تر ئەو غەڵەتە نەکات چونکە ئەو زەکاتە ماڵی تۆ نییە تا بەکەیف خۆت سەرفیکەی. زەکات ماڵی فەقیر و هەژارە ئامانەتە لە لای تۆ ئەگەر نەیدەی خوای تەعالی عقوبەی زۆر گەورەی بۆت ئامادە کردووە لە قیامەتە و لە دونیایشە ڕووڕەشی تایە. مسلمان ئەبێت دائیمەن وریای خۆی بێ و ئاگای لە ئەو ئەمانەتە بێ کە خوای تەعالی خستوێتێ بەردەسی. براینە ئەم جەسمەی کە هەیمانە جسم ئەمانەتی خوایە ئەو چاوانەی کە هەمانە ئەمانەتی خوایە ئەو دەمەی کە قسەی پێەکەین ئەمانەتی خوایە زمانمان ئەمانەتی خوایە دوانەکانمان ئەمانەتی خوایە گوێچکەکانمان ئەمانەتی خوایە قاچ و دەسەکانمان ئەمانەتی خوایە ئەو ماڵ و سامانەی کە هەمانە خانوو مڵک هەرچی هەمانە ئەمانەتی خوایە والله هیچی خۆمان نییە یعنی هیچ شتێ لەم دنیایە لە یەک شوێنە ئیستقرار ناکە هەر خوای تەعالاش بۆ تاقیکردنەوە ڕۆژە ئیدا بە ئەم و ڕۆژە ئیدا بە ئەو ڕۆژە ئیدا بە ئەو تاقیمانی پێکاتەوە بزانم ئایا بالفعل ئەو ئیدعایانەی کە ئەیکەین یعنی ڕاستە بۆ ئەوەی هیچ حجەتێکمان نەمێنێ و بەڵگەیەکمان بەدەست نەمێنێ لە ڕۆژی قیامەتە لای خوای تەعالا لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل بۆ ئەوەی کەس حجە و بەڵگەی بەدەست نەمێنێ ئەگەر باس لە شتاقیەکەی ئەوە نە ساڵ لە شت ساڵ بوو چیت کرد ئەگەر باسی گەنجێتیەکەی ئەوە نە ساڵ گەنج بووی ئەی ئیتر بۆ نەتکرد ئەگەر باس ئەوەکەی ئەڵی گەنج بوو هەرزەکار معاقڵ نەبووم خۆزگایە تەمەنم وایە ئەوە نە ساڵ تەمەنت هەبوو ڕیشت سپی بوو تەڵ ئەبێ عیبرەتت لێ وەربگرتایە بۆ نەت یعنی ئەمانە هەمووی ئەمانەتی خوان
پارەشێکێکە لەو ئەمانەتانە تخوا برا بە ڕێزەکانم تا ئەمانەتەکە لە بەردەستمانە با حەقی لێ بدەین دوایی نەما پەنجەگاستن قیمەتی نییە. خوای گەورە بخاتن ناوجوانەکانی خۆی ڕحمان پێ بکە هیدایەتماندا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە بخاتن ناوجوانەکانی خۆت محفوظمان کەی لە هەموو بەڵاو مصیبەتێک یا ڕەبی لەوانەمان بگێڕی کەوا حق و مافەکانی تۆ جێبەجێ ئەکەن یا ڕەبی خوایە لەو کەسانە نەبین کەوا لۆف لێ ئەدەن و حەقەکانی تۆ جێبەجێ ناکەن. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء